بسم الله الرحمن الرحيم. یەکێک لەو هۆکارانەی کە ئینسان وەکو مسلمان پێی و پابەند بی پێوە دەستگەری بۆی خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئومنیەت و هیوا و ئاوات و خۆزگەکانی بینتە جێ بریتیە لەو زکرەی کە بریتە لە چار وشە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله أكبر کە خوای گەورە ئەو چار وشەیە بە الباقیات الصالحات ناوی دەبە. الباقیات الصالحات کە پێغەمبەر دەفەرمێت ساواسم ئەو چار وشە لە خۆشەویستین وشەکانن لەکن خوای گەورە. زادە خوای گەورە دەفەرمێت والباقیات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا. ئەگەر کەسێک بەردەوام ئەو چار زکرەی بکە بڵێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله أكبر لەگەر ئەوەی کە خوای گەورە باشترین پاداشتی دەداتێ و ئەگەر بەو چار زکرە و بەو چار جۆرە تەسبیحاتش هەر داوایەک لە خوای گەورە بکە یان هەر مەبەستە چەبی خوای گەورە لۆی جێبەجێ دەکە. بۆیە زۆر بڕێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله أكبر ئەو شتەی کە مەبەستە لە خوای گەورە داوا بکە ئینشاء الله وعدەی خوای گەورەیە لەگەر پاداشتێکی زۆر ئەمەل و هیوا و ئاواتەکەشت بینتە جێی بۆ ئومێدەوەی کە خوای گەورە مراز و مەقسوودی هەموو لایەکی حاصل بکە ئینشاء الله.